خاڵە بەخیژە من عزیزی تۆمە دەستەکانە خۆش بێت تەواوی تکاکە منی نەگەیان تیارە فەرموو جەنابە خۆ بڕۆ ڕۆ میژە سوژورۆ بۆ ئەی وعدەکەی خۆ پەشیمان بوویتەوە هەتی من 1 سەعاتە تۆ خوڵێن وای 20,000 بە تەکسی بۆیە بڕۆشتە خاڵە بەخیژە وەڵای و تەکلیفی تۆ بە قورعان بەکەڵشیەوە نام لێ چۆ تۆ بەرمەژورۆ کاکە وەڵا بێ چۆنێ بم بە تەژورۆ کاکەجە وەڵا ناڕۆم من بەخەوە خاڵە بەکرێ ئەو باوکم خۆت زانیتە بەعیشەوە خۆت پڕە لە من جاوە 2000 شقیشم تیاڵێ ناگەت بزانێ ئێستا ئێمە چوین ئەو کینەمان دۆزیەوە تۆ جەمالە بەرازمان دۆزیەوە تۆ معلوماتمانە هەیە لەسەر قەنە هات بەخوا باوەشیشم پیاکە حدی خاڵە بەکرد وڵای هەچەند سێرەکەم بە قاچاقچێ بانکم تۆ بەرمەژورەوە دەتویتمە حاوەلێ بکە گەر مەشغوڵ بێ عوسمان ئاو بە زیش بێ خۆمەکەم بەژوورە ورە بلیجیان خۆ تۆ پیایی بەخوا لەو ماڵا بەس تۆزێت تۆ عەقڵی تۆ ئیژەکە دەوانین آخر مویمێ لە دوای شارا وەسم بکەی خەمە نەبێ ئافرم بلە هەستی جان چۆنی دەتۆ هەزدەوە بێنە بە قوربانی چاوم گوێ لە من بگرە نایاڵی باوکم بزانێت لەگەڵ پەیامە ئیشێکم هەیە بۆم بکەن ئێستا پێتەڵێ نایاڵی باوکم بە هیچ شێوێ هەست بکات بەتانێکم بۆ بێنە دەرەوانەی لەگەڵ خاڵە بەکرا لە دەرەوە ئاتە تۆ بۆم بێنە بەتانێکی پێیان ئەکەم بەژوورە بەس نێڵی باوکم بزانێ ئەسما پێ بکە دە باشە بە قوربان دێڵا دێ خێرا بۆم بێنە چاوەڕاند ئەڵە چی بلێکی وتی ئێستا بەتانێکە خۆم بگەن لە دەرەوە بەخوا پیاوی زانین چێ یەکشتی بێ مەگەر ڕێز و حرمەت بەیان پێم ناخۆشە هەندێک باوکم پێتەڵێ کونە درۆ تۆزەکت باش نییە کورە ئەوە باوکت ئێمە ڕەفیقی کۆنین بەخوا عوسمان لە من درۆزنترە بەڵام عیبە من احترامی وەڵی باوکم بۆ مەسەری درۆگە نازانم بەڵام بۆ مەسەری سوتا و بۆژنەکە ئەوە ئەی ناسم بەش مێسا بێنێ ئەوە هێنێ هەتی چۆن خاڵە بەکرد چۆنی قوربانت چۆنی بڵێ هاتی کەی وەختیەوەیە ئەوە چییە هەڵی دەمێک یەکتان لە دیوێ باوکم هەستی پێ نەکردی ئەمەی نەبینی دڵنیای سەرمایەتی نان با بە سەرمایکی وا هەستی جۆ هاتی چونە ژوورە تۆ پێشم کۆڵ بام ئەم بێمە ژوورە ئەی بۆنی کەمە کۆڵم کوور چیەکەی تۆ گۆڵەتی خۆت دەگیفانێ جێ بێتەوە نەخەو چاوم لێ ناکەی لەی تاوانبارمان گرتو ماشەڵڵا ڕۆژێکی خۆشە هەر بەهارە بەهار ئەوە هات لە باڵ بۆ کوێ ڕاکەن دەوەرن ئەوە چێ پێتانە وەڵی باوکەژانەوە ئاردە ئافەرمێ بۆ ڕویستان شپرسە بۆ ڕاکەنە دەرەوە وڵی لە بەرەوەی سەیفلاس ماگروتمانەک پێ بشکەیتەوە باوە ڕۆڵە من ئەو دەقەیەم پێخۆشە ئێوە هەست بە مەسئولیت بکەن ئەزانن باوکەکە تا خەریکە ئیفلاس دەکات ئافرم لەکوێ وەرتانگرت وەڵی باوکەژان لەو خێرخوازە بۆ وەرماگرت ئافرم پاقلەشیان تەوزیع دانا وەریەگری ئێستا دڵم خۆشە کوڕم ئافرم سەر چاو دەبڕم ژر واکردی باشە من کاتم نەبینی تەوقە بکە باوکم ئەوش بە بلە کوا فەردە ئاردەکەت وەڵا باوکەژان بتمە سەرما آخر ئەوە گومانم هەیە ئەوە فەردە ئارد نەبوو بانانە باوکە فەردەیان بوو آخر فەردە ئارد تەوقاکە ئەزانیی باوکە خۆی هەندێک جار ئەیکات باشە گریمان فەردە ئارد تەوقی کرد فەردە ئارد بە پێی خۆی ڕوا ئەرە باوکە تۆ بەناڕ ئەوەی تۆ ڕێ بە پێ شێتم مەکەن کوا لەکوێیە ئەوە فەردە ئارد نەبووە اعتراف بکە تێتی چی فالودە فارودە بۆکەم کردی اعتراف کە دەدەی لەسەر دەستی و پیاوە بۆ دەکەم قسم بکە باوکەوە ڕاستی بێ پیاومان کرد بەژوور پیاو دەکرد بەژوورە من لە ماڵەیە بووم پیاو بێتە ژوورەوە پیاو بێتە ژوورەوە بۆ هار مەکەی بۆ شێت مەکەی باش باوکە کاکە باوکە ئەو بۆ گریمان بەکەی بوو گڕێتیابەوە بەکرد بلە ناشێ ئەوە بەکەی تیابوو بەخوا باوکە ڕاستەوێ قەدرۆ لەم بینیوە نەوەڵا وەڵا باوکە بکرد دەبۆم بێنن جارێ باەکەم شت قەپێ بکەم بەلووتیان لە بنابی قرتێنم باوکەژان بۆ لوتی بۆی دوو ڕۆژگە کە بەهارە گوڵ هەسا بۆنی نەکرد بۆم بدۆزنەوە کوانێ ئەو بکرم بۆ بێنن بابی کۆپێنم کونە درۆ تۆ عیب ناکەی لە ڕوێ بیتە ماڵی من بلە هادەی باوکم سوێی بۆ تۆ ئەوە مە بینەکە حاشا درۆکە پڕگەرە باوە پاڵ ناوکەمەتەرەوە تۆ جارە باوکە پرسیارێک ئەو بانی کە ڕۆشتم ئەی پێم نوتی ئەسمە لە ئەو کابرا تاقەندارمان بۆ بدۆزێتەوە ئەی چوون ئەی باوکەژان دەتۆزا
قصتها نكردوها باوكە سێری مکە لەگەر ڕێز و حرمەتمان ڕاستە خاڵە بەکرد درۆزنە کونتورە تەمان داوای لەبوو نەکەم تا سەریسکان خەڵەتی گر و زەرریاوە لە تۆ طبعا بەڵام وڵای باوکە ئەوش نەبووە بەخواتر یارمەتی زۆریان بۆ بینینی ئەو کابرایان کاک جەمال بەراز جەمال بەراز ئەوە باوکە دەن چوومە لای جەمال بەراز داخل قصتم کردای کوڕم واشتاقم لە شوێنێکی هەڵە شوێنێکی سەقەت والله ئەوە جەمال خۆ سەقەت وڵای دوو وێرانەبی جەجۆ بگرە باوکە چوومە لای کاک جەمالیش کە خاڵە بەکرد ئەمە قسەیە دەدی ئێ ئەی باوکە جان چووم وەڵام ماڵیاوە بێ خاڵە بەکرد یارمەتیە ئەو لەگەڵانە بۆ ئیش بۆ ناکرد کوڕم قسە بکرد ئەوم پەلەمارمە بە قورعان مەشەقەتە شتێکەکە وەڵا باوکە جان چوومە لای کاک جەمال بەراز ئەوەی ڕاستی بە لەگەڵ خاڵە بەکرا قسەمە لەگەڵا کرد وتی کاکەجان ئەم کابرایە بۆ زۆر شوێنە چێ بەڵام بە تایبەتی ڕۆکاتە ئەو گوندە ناوی هیم بوو ناوی چی بوو خەڵوز بلور خەڵوز بلور ئێ باشەوە ئێمە چوینە ئەوێ کەس هەیە یارمەتیمان بە عوسمان هەیە کاکە هەمزاغا لەوێ وتی لە خزمەتتانە چی بیە بۆمانەکە قسەتم کردا والله خبرێکی جابەس یەک شتی تریش وتی شینە سبێنە خۆتان کۆکۆن و حرف متاوەرن ئەچین بۆ خەڵوز بەشێنە دەست لە دەست خۆت لەخوا چین بۆ گوندی چی بوو خەڵوز بلور خەلور ئەزای چێ باوکە هەر بە بلووری مناڵانە بیری کرێتەوە ئەبینێ بە هەلور بلوری شابیر ڕحمەتێ یەڵە بەیانی خۆتان حازر بڵێ یا قوربانە بم خۆیان خۆشی مەلێتێنی